ساڵی 2023 جیهان لە بەردەم چەند مەترسیەکدا دەبێت. ڕۆژ بە ڕۆژ لە کۆتایی ساڵی 2022 نزیک دەبینەوە. چەند ڕۆژێکی تر جیهان پێدەنێتە ساڵێکی نوێەوە. جیهان بە دۆخێکی پڕ لە تەنگەژە و کێشمەکێش و ململانێدا تێدەپەڕێت. دەستگاکانی لێکۆڵینەوە و توێژینەوە لە ڕووداوە جیهانیەکان لە کۆتایی هەموو ساڵێکدا پێشبینی و ئەگەرەکانی ساڵی داهاتوویان ئاشکرا دەکەن. هەندێک جار هۆشداریش دەدەنە دەسەڵاتدارە زلهێزەکانی جیهان بۆ ئەوەی لانیکەم ئەگەر نەشتوانن بەر بە مەترسیەکان بگرن ڕێگەیەک بۆ کەمکردنەوەی کاریگەریە نەرێنیەکان بگرنەبەر. لەگەڵ نزیکبوونەوەی کۆتایی ساڵ گۆڤاری ناشنۆڵ ئینترێستی ئەمریکی لە راپۆرتێکیدا دەمەترسی سەرەکی لەسەر جیهان باس کردووە کە پێشبینی دەکرێت لە ساڵی 2023دا ڕووبدە. گۆڤارەکە لە پێشکی راپۆرتەکەدا دەڵێت ئەم پێشبینیە بە پیشبەستن بە ئەزمموی چەندین ساڵەمان لەبارەی مەترسی و ڕەوتە جیهانیەکان هاتۆتە بۆ. سەرپەرشتیارانی گۆڤارەکە دەژڵێن ئێمە مەترسیە گەورە جیهانیەکانمان لە ساڵی 2023 لە ڕوانگەی ئەمریکا و جیهانەوە دەستنیشان کردووە کە بەم شێوەیە پۆڵێن کرا. شەڕی ئۆکرانیا کۆتایی هاتنی شەڕی ئۆکرانیا چۆن و کەی دەبێت تا ئێستاش بەنهێنی ماوەتەوە. لەگەڵ هاتنی زستان و خاوبوونەوەی شەڕەکە بێگومان پۆتین هێرش دەکاتە سەر ژێرخانی وزە و ئاوی ئۆکرانیا. هەوڵ دەدات ئۆکرانیا وەک دەوڵەتێکی کارە پاک بخات پێش ئەوەی زیانە زۆرەکانی لە جەنگدا ناچار بە قوبوڵکردنی شکستی بکات. ئاسایشی خۆراک مەترسیەکانی نەمانی ئاسایشی خۆراک لە زیادبووندایە و بەرنامەی خۆراکی جیهانی تیشکی خستۆتە سەر برسێتی و بەدخۆراکی لەسەران سەری جیهان وەک ئەمریکای ناوەڕاست، هایتی، باکووری ئەفریقا، غانا، کۆمەری ئەفریقای ناوەڕاست، باشووری سۆدان، سووریا، یەمەن، پاکستان و ئەفغانستان. ژمارەی ئەو کەسانی کە دووچاری نەمانی ئاسایشی توندی خۆراک بوونەتەوە لە ساڵی 2019ەوە لە 135 ملیۆنەوە بۆ 345 ملیۆن کەس بەرزبووتەوە و شەڕی ئۆکرانیا و گۆڕانی کەشوهەوا و بەرزبوونەوەی تێچووی سوتەمەنیش بەشدارن لەم مەترسیە. نەئەرەمی و ڕووبەڕووبوونەوە لەگەڵ ئێران ڕاپەڕینی بێوێنەی جەماوەری دەتوانێت ببێتە هۆی چەندین قەیران و لە ئێستاوە مەترسی ململانەی ئەمریکا یان ئیسرائیل لەگەڵ تاران هەیە بە تایبەت ڕێکەوتنی ئەتۆمی ئێران کە چەند مانگێک لەمەوبەر لە لێواری سەرکەوتندا بوو ئێستا بە تەواوی خاوبەتەوە. ئێران بەرهەمێنانی ئەو یۆرانیۆمە زۆر پیتێنراوەی کە پێویستە بۆ بۆمبی ئەتۆمی خێراتر دەکات و تەنیا چەند هەفتەیەک ماوە بۆ ئەوەی بەشی بەرهەمێنانی بۆمبێکە بێت وەک گۆڤارەکە باسی کرد. توندبوونەوەی قەیرانی قەرز لە وڵاتانی تازە پێگەشتوودا بەرنامەی گەشەپێدانی نەتەوەی گرتوەکان هۆشداری داوە لەوەی 54 وڵاتی کەم داهات و مامناوەند کێشەی قەرزی کەڵەکەبوویان هەیە. ئەم وڵاتانە لە 18 دانیشتوانی جیهان پێک دەهێنن. زیاتر لە 50 خەڵک لە هەژاریەکی زۆردا دەژین. لە کۆی 50 وڵاتدا 28 وڵات بە هەرە بەرکەوتوانی گۆڕانی کەشوهەوادا دەنرێت و قەیرانی قەرزی درێژخەیانیان هەیە کە دەرەنجامی ئابووری ترسناکی لێ دەکەوێتەوە. وڵاتانی کەمداهات وەک سۆماڵ، زیمبابۆی لە پلەی یەکەمی لیستی وڵاتانی قەیرانی ئابووری لە بەرنامەی گەشەپێدانی نەتەوەی گرتوەکان پۆڵێن کراوە. زیادبوونی قەرزی جیهانی قەرزی کۆمپانیا نادارەییەکان 88 تریلیۆن دۆلارە
نزیکەی لە سەدا 98 بەرهەمی نەوخۆیی جیهانی دەکات. قەرزی حکوومەتەکان 290 تریلیۆن دۆلار بووە تا چارەکی سێمی 2022 کە هەموو ئەمانە لە ماوەی 4 بۆ 5 ساڵی ڕابردوودا زیادیان کردووە بە گوێرەی راپۆرتی پەیمانگای نێودەوڵەتی دارایی. کەمبوونەوەی هاوکاریە نێودەوڵەتیەکان تێکچوونی ئاستی هاوکاری نێودەوڵەتی بەشدارە لە زیادبوونی مەترسیە جیهانیەکان کە ڕنگدانەوەیان بە شێوەیەکی نەرێنی لە فایلەکانی وەک گۆڕانی کەشوهەوا قەرزەکانی وڵاتانی کەم پێشکەوتوو دەبێت، چونکە کێبڕکەی نێوان زلهێزەکان سەختی بەدەستهێنانی هاوکاری زیاتر دەکات لەسەر کێشە هاوبەشە جیهانیەکان. سیستمی بازرگانی جیهانی لە دابەزینێکی قوڵدایە، وەک بەڕێوبەری گشتی ڕێکخراوی بازرگانی جیهانی لەم دواییانەدا هۆشداریدا وتی ڕووخانی سیستمی جیهانی دەتوانێت مەترسیەکان بەرزکاتەوە. گۆڤارەکە لە راپۆرتەکەیدا مەترسیەکانی پەیوەست بە توندبوونەوەی شەڕی تەکنەلۆژی چین و ئەمریکای خستۆتە ڕوو. بازرگانی مافی مرۆڤ جگە لە توندبوونەوەی کاریگەریەکانی گۆڕانی کەشوهەوا و مەترسی هەڕەشەکانی تاقی کردنەوە موشکیەکانی کۆریای باکوور. بەپی پێشبینی و بۆچوونەکانی گۆڤاری ناشنال ئینترست جیهان لەگەڵەوەی لە چاوەڕوانی کۆتایی هاتنی ساڵێک و دەستپێکی ساڵێکی نوێدایە، لە هەمان کاتدا چاوەڕوانی ڕووداوگەلێک دەکات کە ئەگەری بەهێز هەیە ببنە مەترسیەکی نوێ و جددی بۆ سەر ژیانی مرۆڤایەتی و جیهان لە ساڵی داهاتوودا بەدەستیانەوە بناڵێنێت.